زۆرێک لە شەقام و کۆچە و کۆڵانەکانی دەڤەری ڕاپەڕین پڕ بوون لە زبڵ و خاشاک بەهۆی مانگرتن و تەوابوونی گرێبەستی ژینگە پارێزان. ژینگە پارێزان دەڵێن 3 مانگا شایستەدارایەکانیان پێ نەدراوە، بەو هۆیەوە لە بارودۆخێکی سەختدا ژیان بەسەر دەبن. بەڕێزان ئێمە لە ژینگە پارێزان لە 15/6/2022 هیچ موچەیەکمان پێ نەدراوە. ئێستا کە نزیک دەبینەوە لە مانگینەوە بایکۆتی کارەکانمان کردو لە سەرجەم دەڤەی ڕاپەڕین. بەداخەوە لە ماوەی 8 مانگی ڕابردوو ئەوە سێمین جارە بۆ دواڕەوەکانمان دێنە سەر شەقام، بەڵام وەک ئێوە ئاگادارن بەڕێوەبەراتی شارەوانەکانی ڕاپەڕین توانای چارەسەرکردنی ئەم کێشەیەنی هەر بۆیە داواخوازین لەلایەنە باڵادەستەکان لە وەزارەتی شارەوانی ئیدارەی ڕاپەڕین بارکی سەرشانی خۆیان هەڵبستن و لە چارەسەرکردنی کێشەی ژینگە پارێزان لە دەفەی ڕاپەڕین. هیچ باشیان بە ژیانی ئێمە نییە. ئەسڵەن ئیشەکان پێ دەکەن وەک وایە ئێمە بەکرێژیرایەک بووین و هیچی کە نەبی تەندروستیمان هەیە، نەشتێکمان هەیە بە ژینگە پارێزانی شوێنە وڵاتانی تر بچێت. ئێمە بەڕاستی کە سەقاتش بین لە ڕووی یا شتێکشمان بەسەر بێت کرێکار دەکەوێت سەر ئەستۆی خۆی. بە قسەی خۆیان دەڵێ ئێمە لە خەمداین و خەریکی تەندەرین و خەریکی ئەوەین و لە خەمی کۆکردنەوەی خاشاکداین و بەڵام هیچ شتێک لە گۆڕی نییە. هەداوکاری من لە حکوومەتی و لە کۆمپانیایە 104 ڕۆژە ینی مەعاشیان پێ نەداوین، با بمان سەرفکەن و دەست بەکار دەبینەوە. لە سەردانێکیدا بۆ ئیدارەی ڕاپەڕین لیژنەی شارەوانی و گواستنەوە و گەیاندن و گەشت و گوزار لە پەرلەمانی کوردستان دەڵێت کرێکارانی ژینگە پارێز مافی خۆیانە شایستە دارایەکانیان لە کاتی خۆیدا پێ بدرێت لە هەوڵیشدان بۆ تازەکردنەوەی گرێبەستەکان و چارەسەرکردنی کێشەکانیان. وەکو سەرنج و تێبینی لای خۆمان تۆمارمان کردی ئەسڵ وایە ئەبێ حکوومەتی هەرێمی کوردستان شایستەی دارایی کۆمپانیەکاندا تەمانم کۆمپانیانی خۆڵ و خاشاک وادەیان بەسەر چووە مودەی گرێبەستەکەیان تەواو بووە بۆیان تازە کراوەتەوە وا بڕیارە لە ئایندەیەکی نزیکدا جارێکتر گرێبەستێکی تازە نوێ بکرێتەوە. ئێمە جەخت لەوە ئەکەینەوە کە ئەبێت بابەتی پاکردنەوە و بابەتی ژینگە پارێزان و بابەتی ئەو کرێکارانەی کە حەقی مافی خۆیانە کە ماندوو ئەبن هیلاکە بن شار پاکەکەنەوە ئەبێ مانگانە موچەی خۆیان بدرێت. ئەمە گرفتێکە کە پەیوەندی بە نەبوونی سویلە لە بانکەکانی ئەم ناوچەیە هەوڵی زدی هەیە بە ئامانجی چارەسەرکردنی ئەم دۆخەش. بەشێکی زۆری ژینگە پارێزان لە ژیانێکی سەختدان و بژێوی ژیانیان تەنیا لەسەر ژینگە پارێزیە کەچی حکوومەتی هەرێم بەردەوام کەم تەرخەم بووە لە چارەسەری کێشەی هەمیشەیی ژینگە پارێزان و گوێی بە نەهامەتی و سەختی ژیانی ئەو توێژەی کۆمەڵگان نەداوە. لە ئێستاشدا جگە لە دواکەوتنی موچەکانیان چارەنووسی ژینگە پارێزانی ڕاپەڕین نادیارە و کۆمپانیای جێبەجێکار ماوەی گرێبەستەکەی کۆتایی هاتووە. لە دەڤەری ڕاپەڕینەوە ڕێناس ئەرسەلان، کەناڵی پەیام.